وەختتان وەخێر خەڵکە کوردەوار امیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە بۆ خاتری ئەوەی کە یاران و ڕاپەڕین باشتر ئاگادار بن و خەڵکە ئێمە باشتر بزانن کە ڕاپەڕین لەسەر چ بنەمایەک و چۆن توانی کە مەتنە کوردیەت تا بە ئێمڕۆ بێرێت و ئەساس و ئوسولی چۆن بوو ئەو بەیانیە سەفەرم کرد بۆ جێگەیەک بۆ خاترەوەی لەو شەواهدە مادیە تاریخیەی کە ئێمە کارمان هەست پێ ئەم شەوە لەسەری ئەدوێن راپۆرتێکی بچووکتان بۆ بکەم. بەڵام اتفاقێک کە ئەمڕۆ سوارە بەرمەوزوعەکە بوو هەر لە تەئیدە ئەم داستانە اتفاقە ورودە دەراویشە تەریقەتە قادریە کەس نەزانی لە تەکێ کەس نەزانیەکان و بەرەو پێنجوێن و بەرەو سلێمانی بوو. کۆتاه تحلیلێکی ئەماکەین لەبەر خاترەوەی ئیلتیهابێکی سیاسی وا لە پشتە ئەم مەوزوعە و ئەمە زەوایای مختلفی گەرەکە و هەر کەسێک بە نەوعی ئەنواری پێیە و ئێمە گەرەکمانە چاوێک بەمە بخشێنین. تەبیعەتەن فرەیەک لە مەردەمە ئێمە لەگرا بەرخەلافە عیدەیەکی تر خەریکن مەسائلێکی تری شەوێنن، مەسەڵەن لەگرا نەقشە ئیمانێکی خورافەمانەند بەرجەستە ئەکرێتەوە کە توانی گەسی ئەم هێزە تەکان بدا و بیواتە بەرەو ئەوێنی ئەمە ئیمکانی هەست جەزابیەتێک دروست بکات کە عیدەیە فکر بکەن ئەم شتە شتێکی قەشەنگە، یا ئەوەی کە مەسەڵەن مەردم سەروبەندە فکرەکەن کە بەلەخەرە کۆمەڵگای کوردەوار تەنەوعێکی عەجیب و غەریبی واتیاوە ئەمەی کە ئەم زەهنیەتە کە ئەم ئەحزابە خەریکون بە مەردمیان ئەدا نیشان ئەدات کە ئەم جامعە منشەق کریا گەسە سەر نگاهە جۆرا و جۆر و لە وەختە خۆیان هەر کام لەمانە ئەتوانن ڕۆڵ و نەقش بگێڕن، مزاحمەت دروست بکەن و مشکلات دروست بکەن. خب ئێمە وەکو ڕاپەڕینەشێ تەحلیلە خۆمان سەبارەت بەم مەوزوعە ئێرە ئابدەین. ئەمچێ کە لەم مەوزوعە ئەتوانێت جەزاب بێت بە تایبەتی بۆ ئەوانەی کە وانە ساحەی سیاسی ئەم کوردەوارە و مبارزاتە کوردایەتیەکەن، ئەمەسە کە سنوورە نێوانە حەلیمە کوردستان و کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی ئێرانی بە ڕەسمیەت نەناسریا و ئەم سنوورانیان بەزاند. ئەمە ئەتوانێت ئیجادە جەزابیەت بکە. پس ئەمە احتیاجی بە نگاهێکی دروست هەست بە قەزایە. من کە ئەمڕۆ کل لە تەوەرەیە دیبەیتەکەم داستانێکی ترە وەلێ سعیەکەم کە بە تەحلیلە ئەمە وەسواریکەم بە دیبەیتەکەی خۆمان ئەوەندە بێژم کە ئێمە ئیدعامان کرد کە زەرفە 200 ساڵە گوزەشتە بە سوورەتە سیستەماتیک دەوڵەتە بریتانیا لە سەرزەمینە کوردەوارە عناسوورێکی مختلفی دروست کردن، وەکو ئەمەی کە شیوخە جۆرا و جۆری بۆ تەریقەتهای ئیسلامی دروست کرد، تربیەتی کردن، ساپۆرتی کردن و لە پشتیان بوو و بەگ و حاکمانە بە پەسوەندە دەولە بە ساختارە قاجاڕیە و بە پەسوەندە پاشام لە حکوومەتە عوسمانی دروست کردیان. ئەمانە بۆچی بوون؟ بۆ خاتری ئەوەی بوون کە ئەم سەرزەمینە ئێمە و ئەم کوردەوارە ئێمە کۆنتڕۆڵکەن. دوو ساختار، دوو نەهادە دین و نەهادە دەسەڵات بتوانێت مردم بەخەتکا و مردم لە ڕاستای ئەم یا لە ئەم نظامە سۆڵتەی جەهانیە سازماندەهی بکەن. تەوەجۆ بکەن شێخ محەممەدە کەس نەزان فەوتی کردگە لە یاڵەتە متحدەی ئەمریکاوە لە سن 82 ساڵەگیە. کوڕەکەی ئاغای نەحرۆ یا شێخ نەحرۆ قەرارە جێگەی باوکی بگرێتەوە. تەبیعەتەن تەکێ کەس نەزان یەکێک لە تەکایایە تەریقەتە گەورەی قادریەس لە دنیای ئیسلامە کە ئەمانە لە کەشوەرهای جۆرا و جۆر و مەجالە دروستکردنە تەکییان پێدریاکە. ئەم مەقامە شەیخیشە و ئەم تەبەڕک و کەراماتیشە زاهرەن مەوروسی ئەگات بە فەرزەندانە زکورە موردە انتخابە سەرسلسلەیە تەریقەت.
ئەم اتفاقی کە کەوت ئەمڕۆ حەچێک نەبوو بێجگە لە قودرەت نەمائیە جێنشینە جەدیدە ئاغایە شێ محەممەد کەس نەزان. یعنی ئەم ئاغا نەهرۆ و ئەم کاوراوە کڵاودەسماڵی نێوەسەر و خەریکە کارەکە لە دەور و پشت باوکی ئەمڕۆ مەشایە گەورە کردایەوە، مەشایە نیشان بدریایە ئەم پیاگە قودرەتیشی هەست. ئەم پیاگە داوا بکات دەروێشەکانی دەر و دیوار ئەخوەن وەلزا ناوێت کەسێ جددی نەیگرێت. بۆیە ئەمانە ئیجازەیان پێدریا کە ئەم تەئاترە بکەن. ئەمەی کە دەراویشە معتەقدێ مەوجودن و حەز بە شێخەکەی خۆیان ئەکەن و تێخ و چەقۆ ئەدەن لە خۆیان و حەی ئەڵڵا ئەکەن و هەڵەخەن و داخەن و ئەمە مەوجودە لە کوردەواری ئەمەیشا مەوجودە. بەڵام ئەگەر دەوڵەتە ئێرانی لە پشتم قەزیە نەوێت، یەک نەفەریان ناتوانێت یەک تەکیە بکاتەوە، وەکو دەراویش و گونابادی چۆن کۆی کردنەوە دەوڵەتە ئێرانی ئاوا کۆیان نەکاتەوە. لەو مەرزە باشماغە ئەگەر دەوڵەتە ئێرانی ئێرادەی بکردایە یەک دەروێش نەیەتوانی قاچی بخاتەوە دێوە. کو این کە دەوڵەتە ئێرانی ئوسوولەن لە زەمانە حەمەڕزای پەهلەویشۆ سنوورەکانە عێراق بە سنوور دروست نازانێ و عێراق بە بەشێک لە خاکە ئیمپراتوریەتە جوولەکەیە ئانووسیە ئێرانی ئەزانی. و ئەمە ئەوە کە ئوسوولەن بەرە سنوورەکانی وا کردگە و پەکەکەی لە بەشە کوردەوار و کردگەسە حاکم و سنووردارە ئەو منتەقە. لەزات بەزاندنە ئەم سنوورە بێ ئێرادەی دەوڵەتە ئێران ئیمکان پەزیر نییە. حکوومەتە حەلیمیش سابەتی کرد حکوومەتێکی بێرادە تەبقە معمولە و ناتوانێتەکە ئەم مەسئلە دەربکەوێ و ئەگەریش دەربکەوتایە پێگەی نابوودی خۆی تیا بوو. لەزا ئەنچەکە اتفاق کەوت ئەمە بوو. شێخ نەهرەوە کوڕە شێخ حەمەیە کەس نەزان زەربەشەستێکی نیشاندا بەما بەقیە کە من ئەمەم دەروێش و موریدیشم هەست. ئەم دەروێش و موریدانی منیشە بە ئیشارەتێکی من سنوور ئەخوەن و ئاسفالت هەڵە دڕن و چەقۆ ئەخوەن و چەقۆ ئەوەشێن و کەس ناتوانێت بەریان پێ بگرێ. ئەمە اتفاقی بوو کە کەوت و حەچیش پێویست ناکا لەوە زیاتر لەسەری بچی. داستان خانەوادەی شیوخ و تەریقەتەکان لە کوردەوارە ئێمە داستانێکی توولانیە. ئەمەی کە ئەمانە چێکاران سەر بە حکوومەتەکان بووگن یارمەتی دەرە یا بریتانیا بووگن لە شکل دەهیە جامعە و لە ئینشقاقە جامعەی ئێمە نەقش و ڕۆڵە عەزیمێکیان گەڕاندگە و ئەمڕۆژ هەرواسە و کارنامەیەکی مشەشعانەیە نییە ئاغایە کەس نەزان وە کوڕەکەی لەم بوارە و بەڵام بۆ ئەمانە ماگن چون حاکمیت گەلێکی بمێنێ، چون ئێشێ ئەمانە بمێنێنەوە، چون ئێشێ مەوجودیەتیان بوێت وەگەرنە قەرارە بەرکۆکردنەوەی ئەمانەوێتە وەکو ئاوی خواردن ئەمانە کۆ ئەکرێن و حەج اتفاقێکیش ناکەوێت و کەراماتە عەجیب و غەریبیش لەمانە دەرناکەوێت و پڕچەکانیشیان سفر بکەی حەج اتفاقی ناکەوێت. پس ئەمەی کە تۆ ئەمانە ئەوێنیت دەرنەتیجێ و حمایەتە دەوڵەتانە منتەقە بە تایبەتی بەچ دەوڵەتە ئەمریکا جوولەکەی ئانووسیە ئێرانیە و سناریۆیەکی ترە کە چاڵ کریاگە و خریاگە سەڕوو بۆ مردم و ئێوە ئەوێنن کە ئەمانە لە بورهەهای مختلفە تاریخیە نەقش و ڕۆڵ خۆیان بۆ کۆرپۆرێشنەکانە منتەقە بە باشی جێبەجێ کردگە. بە هەر سوورەت ئەنچە ئێوە شاهدی بوون ئەمڕۆ کریدیتدان و ئەعتباردان بوو بە ئاغای شێخ نەهرۆیە کوڕە شێخ حەمەیە کەس نەزان تا بەیانی جنازەی شێخەکان لە ئەمریکا بگەڕێتەوە بۆیان و ئەمان بڕۆن لە تەشیە جنازە شرکت بکەن. بەسوورەت اتفاقێک کە کەوتکە لەگرا سنوورە فیمابینە دوو وڵات بەزیاگە ئەمانە خروجە قەیرە قانونیان کردگە. ئەگەر قەرارە دەوڵەتە ئێران ڕیاکشن نیشان بدات ئێشەنێڵە یەکێکیان بچێتە ئەو دیوە، ئەگەر قەرار بوو بچنە ئەو دیوەشە گشتیان بگرێ زندانیان بکات جەریمەیان بکە بە دەلیلە خروجە قەیرە قانونی لێدانە ئەمنیەتە میلی
شێواندنە ئەمنیەتە ملی وە مەسادیقێکی فرەیە جۆرم کەمانە مرتەکب بووگن و دەوڵەتی ئێرانیش ئێمانە تاقیب بکە ئەگەر بیکە بەحسە ئێمە لەگرا ئەمەسە کە دەوڵەتی ئێرانی وا کارەکەەوە ئێمە گەرەکمانە سابتی بکەین کە ئەگەر ئێرادەی دەوڵەتی ئێرانی لە پشتم قەزایەنەوێ ئەم بەرادرانە دەراویشە ناتوانن حەیەڵاکەن لە ناوە تەکایەکانە خۆیانە ناتوانن من بابن و سووڕی بن و پرچتەکان بن و بەن لە دەف فۆرەن کۆیانەکەنەوە ئەجاوانیش وەکو دەراویش و گونابادیش تەقابڵ بکەن تەکە دەوڵەت ئێرانیە تا بزانین نتوانن بیکەن تا بزانین لە تووری تاریخیانە کردگیانە وانە و حەد و قەوارە بیکەن کە ئێمە نەمان دیگەنە بەرسوورەت ئەم نەمایش و تەئاترە نەمایش و تەئاترێ بوو کە ئێوە مشاهدەتان کرد و لەم دەست نەمایش و تەئاترانە مەوجودن ئەوەی کە من ئەمڕۆ چوون بە عنوانە ڕێپۆرتاژێک دامنیە بە خاطرەوەی سابتی بکەم چ اتفاقە لەسەر زەمینە ئێمە کەوتگە ئەمە بوو من وەختی ئێوە وەختی بەحسی حکوومەت ئیمپراتوریەتێکەکەن تەوەجۆ بکەن بۆ ئەوانەی کە زەهنیەتیان دەستگاهە ئاموزش و پەروەرش دروستی کردگە زەهنیەتیان کالجەکان و دانشگاکان دروستی کردگە تەوەجۆ بکەن ئەوانەی کە زەهنیەتیان علومە جەدیدەیە وڵاتانە غەربی دروستی کردگە ئەنچێ کە بەناوە کتێ و دریاگە بە خوردە ئەم مردمە و کریاگە سەناوە ئەم زەهنە مردمە و تەبدیلە بە حقیقەتە مطلق بووگە ئەنچێ کە ئەمانە تحتەناوە تاریخ تحتەناوە دۆکۆمنتاری تحتەناوە شوێنەوارە ئاسەوارە ئیمپراتوریهای کەلە گوندەی جەهان ئیسلام دروستیان کردگە مشتی توڕەهاتە بێ پشتوانەیە بێ ئەدلەوە بێ شەواهدە مادیە بۆ خاطرەوەی ئێمە سابت بکەین بۆ خاطرەوەی ئێمە سابت بکەین چۆن سەرزەمینی کوردەوار لە دەستە ئێمە دەرچوو چۆن ئێمە منشەق کریاین چۆن تەمامە هۆویەتە تاریخی ئێمە سڕیاوە چۆن حەجێک لە ئێمە نەماوە حەجی کە گوزارشت لیا گوزارشێکی جەعل بوو لە ماهیەت و لە وجودە ئێمە تماشاکەن 1816 لە بریتانیا بۆ جێبەجێکردن کالایەک لە کارخانە تەولید ئەوێ بالئەخەرە بریتانیا بەعدەستەیە 100 ساڵ لە قەرنە حەڤدەوە تا فاصلەیە بینە ئەوائل قەرنە 19 وردە یەواش یەواشیە یعنی تۆ لە ئەواخر قەرنە حەڤدە کە مۆتۆرە بخار يعني 1692 کە مۆتۆرە بخار دروستەکەی و ئەم مۆتۆرە بخارە پمپە ئاوە کە مەعادن و ئاوگرتنە ئاوجەمبوونە مەعادنە زوغاڵە سەنگ ئاوەکەی جەمکات و خارجی کات و پمپاژی کاتە دەرەوە تا ئەوەی کە ئەگاتە 1816 تۆ 100 ساڵ فاصلەت هەست کە ئەمانە بتوانن وردە جێگەهایە بەناوە کارخانە دروستکەن تولید ئەنبوه بکەن و لە قدرەتە هێزە بخار و تەم استفادە بکەن تا تولید ئەنبوه بکەن 1816 لەم بریتانیا ڕێگەوبان دروست ئەکەن بۆ حەملە کالا بەرهەمێک دروستیان کردگە کە بیگۆزنەوە بۆ کوێ بیگۆزنەوە بۆ لیڤەرپوڵ تا لە ڕێگەی کەشتیەکانە لیڤەرپوڵ و کەشتیە بادیەکان و لێو دوا کەشتیە بخارەکان ئەمانە بگەینە وڵاتانە مختلف پس تۆ ئالەگرا وەختێ بەحس قدرەتە اقتصادیە بریتانیا ئەەکەی بریتانیا چون کارخانەی هەست تەولیدە کالاکە مەجبور ئەوێ ڕێگەیەک بدۆزێتەوە کە ئەم حەجمە لە تەولیدە کالایەک کە سادری بکات یا ورودە ماوادە خام بکات احتیاجی بە ڕێگەوبان هەست ئەوەن ڕێگەوبانێک کە دروستیەکەن چییە؟ ڕێگەوبانە ئاویە کەی 1816 تیکە افتتاحیەکەن ڕێگەی ئاسنە بریتانیا کەی دروستەکرێ 1825 ئەو گوڵین لۆکۆمۆتیڤە بخارە بریتانیا دروستەکرێ کە فاصلەیە فیمابینە ستاکتاون و دارلینگتۆن ئەوەڕێت تا 1870 لەم بریتانیا 1870 ئەکاتە چەند ساڵە پێش ئەکاتە 150 ساڵە پێش لەم بریتانیا 11500 مایل ڕێگەی ئاسن دروست ئەکەن تەوەجۆکەن خب ئەمە ئەگاتە چه تاریخێک ئەمە ئەگاتە تاریخێک کە ئەمانە ئیدعا ئەکەن شاهانە قاجار لە سەرزەمین ئێمە مەوجودن ناگەهان سەر و کەلێ پادشاهانە قاجار پەیاوێت
يعني أواخر السلطنة فتح علي شای قاجار 180 ساڵ پێش. خب ئەمانە نمودێکیان نییە مشتی جعلیاتن تا ئەگەنە دەورانە ناسردین شا کە ئەویش مشتی جعلیات و تڕەها تحت ناوە سەفەرنامەهای ناسردین شا موجودة. تو وەختی بەحث لە حکوومەت و ئیمپراتوریەتە عوسمانی ئەەکەی ئیشی بیژی ئەم ئیمپراتوریەتە چۆن ئیدارە کریاگە، چۆن ئەم سوڵتانە عوسمانیە پوڵی لەکوێ هاوردەگە، ئەم مردمە لەکوێ تەجەموعیان کردگە، لەکوێ مادەی خامی بۆ هاوریاگە، لەکوێ مادەی خام بووگە سۆ کالا، لەکوێ تەجەموع جەمعیەت بووگە تا ئەم کالا مراودە و مبادڵەی بازرگانی بکرێ، پوڵ شتێ بە ناوی پوڵ دروست بێت، ئەرزشێکی ئەبزوودەی زیایی بێتە ناو دەسە ئەمانە کە حکوومەت بتوانێ خەراج دابنێ بەسەر بازاڕ و بازرگانی تا بتوانێ دەرامەدی بێ، حکوومەت دەرامەدی بێ. ئەم دەرامەدەی بۆ چییە؟ بۆ خاترەوەی بتوانێت قەسر و قسووری بێت، بۆ خاترەوەی بتوانێت سەربازگەی بێت، بتوانێت سەرباز بگرێت، بتوانێت زۆرێ لە خۆی نیشان بدە. دەبراکەم تۆ نە شارت هەست نە ڕێگەوبانت هەست، تۆ ڕێگەوبانت نییە، تۆ لە شارە ئەستەمبوڵە ئەگەر گەرەکتە، لە شارە تارانە ئەگەر گەرەکتە کالا دروستکەی، ئەم کالا بیهەنێری بۆ کوێ؟ لەناو خۆتا مەسرەفی ئەەکەی؟ چۆن تۆ بازرگانی ئەەکەی کە پوڵ تێتە دەسە ئەم پادشاهۆ قەدەر قودرەتە سوڵتانە عالیجاهە زل اللهە سێبەرە خوا لە سەرزەمینە؟ چۆن ئەمە پوڵی بووگە؟ چۆن ئەمەن ئیر و سەربازی بووگە؟ چۆن توانی یێسی ئەم سەرزەمینە ئیدارەکە؟ تۆ یەک متر جادەت نییە، جادەت نە ئاوی نە زەمینی نە ماڵڕۆ نێسە. ماڵڕۆ یعنی حەیوان و هێسر پیا بڕاتە ڕێوە. تۆ کوا ئیمپراتوریە گەتوانی ئیدارە بکەی بە 100 هێسر بە 100 حوشتر کالا بۆ تۆ جێبەجێ بکە؟ ئەم قیاسە کە کالا بۆ تۆ جێبەجێیەکە 100 حوشتر چەندێ بارەتوانێ بوات؟ 20 تۆن. 20 تۆن. دێ ئەمە ئەڕواتە قەوارەیە ئیمپراتوریە گەورەی عوسمانی. ئەمە خەندەدارە، پێکەنیندارە. بۆ قاجاریەش هەرواسە. لەذا تۆ چیت بۆ ئەمێنێتەوە؟ تۆ مشتێ تۆڕەهاتە تحتە ناوە کتێو بۆ ئەوێنێتەوە، نوشتە ئەەکەیتەوە، ئەی خوێنیتۆ ئەوێنێ ئەم نوشتە باز لە فڵانە بەگەکە، لە فڵانە پاشا ئەکا، لە فڵانە دەولە ئەکا، ئاسف و دەولەی دیوان مەسەلەن. دێ ئەم کاورە لەکوێ هاتکە؟ لە ئەسفەهانەوە هاتکە. چی کردگە؟ شارە سنەی دروست کردگە. بە چی شارە سنەی دروست کردگە؟ بە دروستکردنە ئەمارەتە ئاسفەکان. ئەم ئاغا کێ هەناردگێسی ئەم بن و بنچینەیە ئەم شارە دابنێ؟ کێ مەئموری کردگە؟ کێ پووری پێداگە ئەم کارە بکات؟ کەس بنە ئەمە ناگەڕێ. ئیبراهیم پاشای بابان شارە سلێمانی دروست ئەکا. ئیبراهیم پاشای بابان کێ ساپۆرتی کردگە؟ پاشای کێ بووگە؟ بۆچی شارێ مەوجود نەبووگە ئاغایە ئیبراهیم پاشای بابان بە ناوی سلێمانی دروست ئەکات؟ ئەم سوالانە مهمن کە ئێوە لە خۆتانی بکەن. تازە تۆ ئەفەهمی ئەگەر تۆ ئیبراهیم پاشای بابان قبول بکەی ئێشێ ئیقتدارە دەوڵەتە عوسمانی قبول بکەی. تۆ وەختی ئیبراهیم پاشای بابان بەرخاستە لە ئێرادەی مردمە کورد قبول ئەەکەی، ئەوجار قبولی ئەەکەی کە سوڵتان مقتدر عوسمانی لە ئیستانبوڵ و جلوسی کردەگە. تۆ ئەگەر قبول کەی ئاسف دەولەیە دیوان ئەم ئاغا شارە سنەی دروست کردەگە، ئەم ئاغا ئینسانە مهمێک بووگەوە، زۆردار بووگەوە هات کە شارە سنەی دروست کردە، تۆ چی تایید کردەگە؟ تۆ قدرەت حکوومەت قاجاریەت بەسەر وڵاتە ئێمە قبول کردەگە. دێ ئەم زۆرە چه شکلی وگە معلوم نییە. کێ ئەمانەی دروست کردەگە؟ بریتانیای کەبیر.
بە چی دروستی کردن بۆ چی دروستی کردگەن بۆ خاتری ئەوەی کە بتوانێت لێو دوا سیستەم بەسەر ئەمانە سوارکە وما بەقیێ ئەم مردمە بەکار بێنێت بۆیە تۆ 1 متر جادەت نییە وەلێ تا دڵگەرەکوێ پاشای جۆرا و جۆرت هەست پاشای جۆرا و جۆرت هەست کە عیمارەتیان دروست کردگە دەولەی جۆرا و جۆرت هەست کە عیمارەتیان دروست کرد تۆ شێخت هەست سەیرە قیافەکەی ئەەکەی ئەم شێخە حەجێکینە لە موسڵمانەکانە لە کوردەکان لە میزانە درۆزنی لە میزانە کڵاوبەرداری معلوم نییە بنجووی کوێز ئەم کاورە هاتگە ئەمە بووگەسۆ کێ بووگەسۆ سەر سلسلەیە تەریقەتهای جۆرا و جۆرە تەسەوف و دەراویش ئەمە کێ هاوردگیسی کێ گەورەی کردگە چۆن بەم مەقامە گەیگە کێ ئیمکاناتت دانانە ئەم گشتە تەکێنیا بەسە اختیارە ئەمانە کێ نیاگێسی کێ ئیجازە و جەولانە ئەمانیان ئەدا بەمانە چۆن ئەمانە ئەتوانن هەم لەگەڵ دەوڵەتە ئێرانون هەم لەگەڵ دەوڵەتە عێراقون هەم لەگەڵ دەوڵەتە ئوردونون هەم لەگەڵ دەوڵەتە تورکیەون چۆن ئەتوانن ئەم کارە بکەن ئەمانەش سوالە گەورەوێ بۆ ئێوە بفەهمن چه اتفاقێک کەوتگە پس ئێمڕۆ ئێمە وەختی فیلم ئەگرین لە کاناڵە ئاوەکانە بریتانیا سابتی ئەەکەین ئەم ئیمپراتوریەتە بریتانیا کە ئیدعاکە دنیای گرتگە 200 ساڵە پێش ڕێگەی بازرگانی بۆ جێبەجێکردن کالات دروست ئەکا ڕێگەکان مەوجودن و تۆ ئەتوانی ئیسباتی بکەی ئەمانە کالایان جێبەجێ کردەکە ئەم ئیدعایکەن دروسە جا تۆ بێ ئەم قسانە لە جامعەیەکا بکە کە مردم نە ئەزانێ جامعە چییە نە ئەزانێ بازرگانی چییە نە ئەزانێ حکوومەتداری چییە نە ئەزانێ سەرزەمین چییە تۆ بێ ئەم قسانە بۆ مردمێ بکە کە حەجێ لەمانە نازانێ وەلی ئیدعای زانینی گوێی فەڕەک کەڕەکە جەهلە مورەکەب داستانێکی خەتەرناکە کاورە وڵا حەزی پێکەین دێ مەوجود بووگە ئیمپراتۆری عوسمانی ئیمپراتۆری عوسمانی مەوجود بووگە سوئالی لێەکەی چۆن مەوجود بووگە چۆن لەگرا مەوجود بووگە ئەم شەبەکەی بازرگانیە چه شەکڵی دروست کردیاگە بابا خۆ کوێر نییەی خۆ لاڵ نییەی تۆ بەحسە ئیمپراتۆریەکی گەورەکە تۆ ئەدعاکە ئیمپراتۆری عوسمانی ئیمپراتۆریەکی ئەسکەریە نظامیە ئەسلحەیە ئەم دەوڵەتە عوسمانیە کێ تەئمینی کردگە بچن ئامارە تەسلیحات دەوڵەتە عوسمانی بێنن براکەم بچن موزەکان ئەستانبوڵ تەماشاکەن ڕیشە پێغەمبەر ئیسلامی واتیە مەدفوعە پێغەمبەر ئیسلامی واتیە چۆن ئەمانە مەدفوع و ڕیشە محەممەد المستەفایان هەز وەلی ئامارە تەعدادە توفەنگە شەمخاڵە ئیمپراتۆری عوسمانیان نییە چەند میزان ئاسەنگەر لە ئیمپراتۆری عوسمانی تەولیدە ئەسلحەیە سەرپڕی کردگە بۆ دەوڵەتە عوسمانی مەوجود نییە یەک دانە ئەمەر ئەو عتاڵەتی دانیاگە سوڵتان سوڵەیمان کووە ئەمانە بێرن ئەم ئامارە ڕیزە ماڵیاتی بێرن دەفتەر و دەستەکی بێرن با ئێمە بیخوێنینەوە بزانین ئەم پدەر سوختە کەی فڵانە قانونی دروست کرد تۆ ئەمە نافەمی تۆ کە ئەخۆی بەمە ئەخۆی بە یەک دنیا لە سوعال ئێمە کەین کێ بەر عەلەیهێ ئێمە تەوتەعی کردگە کورد کێس بۆ ئێمە وامان لێ قۆمیاگە تۆ پەی ئەوەی کورد دیگەری و ئەویتر نظامە سوڵتەز کورد نە قەومە نە قەبیلەز نە عەشیرەز کورد ئالەگرا جەریانێکە کە لە بەرامبەر ئەم دەسەڵاتە خەتەرناکە مەوجود بێت و ئەمانە بە سوورەتە سیستەماتیک لە زەرفە 400 ساڵە ڕابردوو و بە سوورەتە کۆنکرێت لە 200 ساڵە گوزەشتەوە داگیانە لەم مەفهومە کوردیەتە داگیانە لەم مردمە وەلێ ئەمە ناوێتە سوال مردم گشتی عادەتی کردگە بەمە ئەم میزانە لە کاولکاری ئەمەی کە تۆ نەجامعی
نشكل جامعة عادي نهوفية تاريخي خود أزاني نأزاني تو كي نازانی تەکییا دەرکەوتکی تو ئەسن نازانی کە ئەمانە کۆنتڕۆڵ بەچی دەست پێەکەن ئەوانەی کە نازانن و نازانن کۆنتڕۆڵ بەچی دەست پێکرێ بەر لەوەی کە پۆلیس بێنە ناو بۆ تۆ بەر لەوەی کە ئەرتش بێرنە ناو بۆ تۆ تۆیان لە ڕێگەی دەرمان و بەهداشت و سەحەوە کۆنتڕۆڵ کردگە ئەگەر ئێوە نازانن تۆ نەقش پزیشک ڕەوان پزیشک ڕەوانکاو دەروون ناس فرامۆش ئەکەی وە نازانێمان نەقشە مەوازیە پۆلیسن نەقشە بیمارستان و تیمارستان لە چۆنیەتی سەرهەڵدان و دروستکردنە کۆمەلگاکانە ئەمڕۆ تۆ ئەمڕۆ فرامۆش ئەکەی نەقشێک کە سازمانە بەهداشتە جەهانی بەهداشتە ملیە وڵاتەکان تەحتەناوە پاراستنە سەحەتە جامعە بەکاری ئەوات لە کۆنتڕۆڵە مەردم و خەساندنە مەردمە چه میزان گەورەس کە تۆ ئەمە لەسەر کۆرۆنا ئەوێنیت تۆ ئەمە ئەوێنیت لە زمانێکا کە گەرەکیان ڕزاخانە پەهلەوی بێرن ئەووەڵین ئەتفاقێکە ئەکەوێ ئەمەسە ئێمە یەک سری پزیشکە فەڕەنسەویمان هاوردگە تحتە ناوە میسیۆنەر و تحتە ناوە مەسیحیەت و ئەمانە هاوردگمان بیمارستان دروستەکەین تۆ ئەم بیمارستان ئەوێنی لە مەهاباتی دروستەکەن ئامارە تۆ ئەگرن معجزات بە تۆ نیشانەدەن و ئێژن پزیشکان توانیان تەراخۆم لەبین بوون گشتی تەراخۆمی بوو ئاو مرواریدی بوو سیڵی بوو وەبای بوو و ئەمانە بەمە ورود ئەکەن شێت کۆ ئەکەنەوە نەخۆش کۆ ئەکەنەوە مەسلول کۆ ئەکەنەوە داستانەکە ئەمەسە خب مردمێک کە ئەمانە نازانێ و کەسانێک کە بە ناوی پسپۆڕ و دانشگاهی و دانشجوو ئەمانە نازانن و هیچ تحقیقی ناکەن سەمەرەوە خروجەکە ئەبێ بەم ئینحیتاتەکە ئێوە دەستمان پێکردەوە وای نەناویە مردمێک بە دادەهای کەسیف مردمێک بە معلوماتی غەڵەت چەپەڵ معلوماتێک کە هەر جۆرێ دەسی بووەوە نابوودی یەکەم معلوماتێک کە ئەم هەر جۆرێ گزارشی ئەدا گزارش لە کۆیلەبوون و خوێڕیبوونە تاریخی خۆی و ئەجدادێسی سابتی ئەکات تاریخەن خۆی و ئەجدادی نۆکەرە دنیا بووگەن لەگا تۆ سەرزەمینێکی دەست بە ناوی مۆنگۆلیا بڕۆن سەرچکەن مۆنگۆلیا سایز و قەبارەی بە ئەندازەیە ئێرانە کۆرپۆرێشنە ئێران ئەم ڕۆژە چەند ملیۆن نەفەر جەمعیەتێتی 3 ملیۆن نەفەر 1,400,000 نەفەری وا لە ناوی شارە ئۆلانباتۆرە پایتەختە مۆغۆلستانە دەی ئەم 1,700,000 کیلومترە چوارگۆشە مربعە کێی واتیە حەج کەسی تیانە بیاوانە سەرسەوزە دەشتە سەرسەوز و شاخە سەرسەوزە بەردەریاکە دەی بڕۆین سەر لە مەردەمە مۆغۆلستانی بسێنینەوە بڕۆی بێژی کاکە ئێوە ئۆلانباتۆر بەستانە ئەمە سەرزەمینە مۆغۆلستان نییە تا تۆ هەڵگەڕێتۆ بێژی کەویرە لووت و کرمان و سیستان و خۆراسان سەرزەمینە کوردەوار نییە سەرزەمینە کوردەوار نییە چون دانێ دەمە قۆپان لە پێی تیانەوگە کتیا بووگە خۆ ئەمە شەرایەتێک بوو کە تیا حەلمان کرد و حرەکەتمان کرد ئەگەر تۆ ئاوان نەفەهمی بعد نافەهمی شێخ نەهرۆیە کوڕە شێ حەمەیە کوڕە شێ ئەولکەریم کەس نەزان کێ دروستی کردگە کێ فوی تێەکە کێ تێڵێتیوە کێ گەورەی ئەکا ئەی بۆ ئێمە ناتوانین لەم جامعەی کوردەوارە تەکیێدا بنین ئەی بۆ 100 نەفەر لە دەورە ئێمە ناتوانێ خڕبێتەوە بۆ کاوران ناتوانێن زورات بێرێت و پوڵ بێرێت و بیدات و خۆی جێگەیە دروستکە ئەگەر ئەمانە دەستگاه نێ لە پشتیانە حاکمیەت نێ لە پشتیانە ئێمە ڕاپەڕینێکمان دروست کردگە 5 ساڵە لەم سەرزەمینە عەزیمە کوردەوارە دوو شێت دوو دەروێش 4 سۆفی پێیان ناوێت لە دەورە ئەم ڕاپەڕینە کۆ بوێتەوە تەکیەکی بۆ دانیت تەکیەکی بۆ دانی بڕۆ تەماشای سەر و کەلێشێ حەمەش بکە تەماشای سەر و کەلێشێ نەرۆ بکە گەپ ئەوەنە
800 قسوور تەکیەی هەست لە ناوی وڵاتانی ئیسلامیە خوای کردگێسی بە موعجزات و کەرامات کردگێسی کێف و ئەکاتە ناوام ئاغایانە گەورەیان ئەکا چۆن لە ناوی جامعەی ئێمە حەقیقەت تەرەفداری نییە و کەس ناچێتە دەوریم کەس حەقیقەت ناڕوا بە شوێنیا و حەزی پێ ناکە خۆ ئەمانە سیستەماتیکە تۆ ئیشی ئەمە بفەهمیت تۆ ئێشە ئەمە دەرک بکەیت تا بزانی ئەمانە لە پڕێکۆون و کوڕێ کەسێ دروستیانەکە بابایەوە لە پشتیانە ساختارێ حمایەتیانە گەورەیان ئەکا زلیان ئەکا دەنگیان ئەڕوا مکەبیرای خەنە بەردەسیان تەلەڤیزیۆن نیشانیان ئەدا ئاسانکاریان بۆ ئەکەن کەراماتیان بوێ معجزاتیان بوێ سفرەیان بوێ دیوەخانیان بوێ جاشە ئیبن جاشە کوڕە جاشی شوێ چۆڕەی خوێنە مەردەمە کوردەوار لە دەستی بێ کەستان ناتوانێت قامک بخاتە سەری کەستان ناتوانێت ئشارەتی پێ بکات دێ ئەم سەرزەمینە چۆن ئیدارەکرێ وا ئیدارەکرێ تا بە ئیمڕۆ ئیدارەکریاکە بەیانی وەکو ئاوی خواردن دەوڵەتە ئێرانی گەرەکی بێت لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە شیوخ دروست بکات دروستیەکە ئەمیرە سەلەفی دروست بکات دروستیەکە وەکو ئاوی خواردن دروستیەکە هەزاران هەزار سەلەفیە دەمە قۆپان لە پێی دەم کورتە ڕیش بۆگەنیشە بۆ دروستەکە بیخاتە پشتیان وەی کات کارە دەستگایە ئەمنیەتی ئەمەسە بۆیە کاوران لە مەتنە ڕاپەڕین تێ ناگەن نافەهمێ ئێمە تەک کیا دەرکەوتگین کێ هاتگە وای بە ئێمە کردگە کێ لەسەر کاغەز بۆ ئێمە پادشاه و سوڵتانی دروست کردگە وا ئێمە نۆکەرینی معلوم نیەم کاورای تی هەڵدریاگە تورکە ئەم سوڵتانە بێشەرەفە تورکە لە گوێاتکە معلوم نییە لەکوێاتکە معلوم نیەم تورکەمەنە قاجارە لەکوێاتکە کێ هاوردگێسی کێ فوی تێکردگە کورە ئەمە سپێی داخستگە معلوم نییە لەکوێاتکە چۆن بگەسە سوڵتانە ئێمە چۆن باوەکانی ئێمە بووگن و نۆکەرە ئەمانە چۆن ئەمە تفاقە کەفتگە براکەم تۆ ڕێگات نییە ڕێگا پێ بڕۆیتە ڕێوە ڕێگات نییە پێ بڕۆیتە ڕێوە چۆن کشوەرێ ئیمپراتوریەکی پێیداراکەی ئیمپراتوری براکەم خۆ ناوێت تۆ جێگەی سوال بۆیەوە سەرتان ئەماسی حەل ناکرێ بۆتانەوێت تۆ چوار مەجهولی حەل ناوێ بۆیەوە بەر لەوەی سپا بێتە ناو ئەم سەرزەمینە ئێمە دوو قشر ئەم سەرزەمینە ئێمەیان نابوت کرد کام و کام قشرە معلم یعنی ئاموزش و پەروەردە بۆیە تۆ ئەمێنی لە سەرزەمینە ئێمە ئەمە مقدەس کریا معلم مقدس کریا ئاغای مدیر مقدس کریا بە پێغەمبەر وتیان معلمی شغڵە پێغەمبەرێ و حاڵیتانە معلم چی کردە ناوە مێشکە مناڵەکانە ئێوە دروسە کۆرپۆرێشنەکانە جەهانی کرد تاریخ عوسمانی کرد تاریخ کوورشی کرد حب کۆرپۆرێشنە ئێرانیە جوولەکەی ئانوسی کرد حب کۆرپۆرێشنە تورکی و سووری و عێراقی کردە ناوی مێشکی مناڵی ئێوە و تۆ نۆکەریە معلمە دەکرد قەشرە دووەم کێ بوو نظام دەرمانی و پزیشکی کورە پزیشک کریا خوا لە سەرزەمینە ئێمە پزیشک کریا ئای دکتۆر نۆکەرتم ئای دکتۆر چاکردم ئای دکتۆر بووە خوا ئای دکتۆر هەر جۆرێ مەیلی بوو سوارە من لە مەردەمە جامعە بوو ئێمڕۆ ئێوە بە چی کۆنتڕۆڵەکرێن بە پزیشکی کۆنتڕۆڵەکرێن بە ڕەوان پزیشکی کۆنتڕۆڵەکرێن بە ئاموزش و پەروەرش کۆنتڕۆڵەکرێن ئێوە کۆنای دوعاکەتان گۆم کردگە و تۆ ئەمە نافەهمی لە پشت ترس و شەهەوات و کەسافەت خۆتە پێنهان کردگە وای کۆرۆنا نەمخوا دەوە خواردتی چه غەڵەتێکە کرد
چه غەڵەتێکە کرد هەر خزیایتە کونە ماڵ هەر دەمامەکە لە خۆتدا کورنا نەتخوا دەی چەند ساڵ 3 ساڵ 4 ساڵ تۆ تاکەی لەم کورونا خۆ دەشاریتەوە تاکەی ئەم دەمامەکە ئەدەی لە دەم و چاوت کەی ئەم دەمامەکە لە دەم و چاوت و لا ئەچێیترە ئیتر خوەتی کەی لە ئینسانەکانی تر ناترسی تۆقیان تەکاکەیت و دەسەکەیتە ملیان و هات و چۆەکەی ئەمە بۆ تەمامە دنیا واسە دەی تۆ ئەوێنی لەگرام مردمە ئێمە نافەهمێ چی لێ قۆمیاگە کاورا هەڵەگەڕێت توێژی ڕاپەڕین چی کردگە ڕاپەڕین گەورەترین مەتن ئینقلابی جەهانی دروست کردگە وا ئێمە لە ناو مردمێکی تڕۆ هاتگین ئەنا سەردەمانێک لە ناو ئەم سەرزەمینە کەسانێ پەیا ئەون و مراجعە بەم مەتنە ئەکەن و ئەفەهمن میزانە عەزەمەتە ئەم مەتنە و ئەم کارە کە ڕاپەڕین کردی ئێوە ئێمڕۆ هیچ کامتان نێنە اختیارە خۆتانە ئەوەنە ئەقڵتان نییە ئەوەنە ئەقڵ نێ لە وجودتانە ئێمە لەگەڵ کێ تەرەف بووین لەگەڵ نظامە سوڵتەیە جەهانیە بەچی ورودی کردو نظامە سوڵتەی جەهانیم بە کۆمۆنیزم بە لیبرالیزم بە سەرمایەداری بە فەشیزم بە ناسیۆنالیزم بە فەمینیزم بە ئیزم بە دموکراسی نفوزی کردگە و جەمعیەتی دنیای کۆنتڕۆڵ کردگە دیگەریە تەمامەم ئیزمانە چییە دیگەریەکەی چییە دیگەریەکەی کوردیەتە تەمامە ئەمانە یعنی انقیاد انحسار انزباط کۆنتڕۆڵ خروجیەکە ئەوێتۆ کۆیلە ئینسانێک کە نە ئەقڵی هەنی خۆیەسی نە اختیاری هەنی خۆیەسی نە وجودی هەنێ خۆیەسی نە حاڵیەسی و ئەزانەتێ هەنێ لەوەڕ کریاگەسە بەری ئەم ئینسانە زندگی ئەکا ئەو نازانێ گاودارێکیش واکسیناسیۆنە گاکانی ئەکا باشترین علوفەیان پێ ئەدا بۆ خاتریەوەی بەهرەبەرداریان لێەکە تازە گاودارەکە ژێریان پاکە کاتۆ سڕوانەکان پاکە کاتۆ با تێتەم سەرزەمینە خۆیتە تۆڕە یەمشت بەرخاستەیە دەسە نظامە جوولەکەی ئانووسی واتە ئێمە گەرەکمانە شەڕ بکەین کوردایەتی بکەین باشە لەبەردە ئەوەڵۆ تۆ کوردایەتی ئەەکەی تەکی کیا دوژمنی قەرارە تەکە کیا دوژمنایەتی بکەی کێ بەر بە تۆ ئەگرێ تۆ خوەت نەوید تۆ سەربەست نەوید تۆ ئازاد نەوید تۆ سەرزەمینە لە دەسە خۆتانەوێ کێ بەرت پێگرێ پێناسەیەکی نێبیکە جمهوری ئیسلامی لە چی دروست بووگە کێ دروستی کردە لە کوێوە هاتگە بەر ئەساسی چی بەم جامعە حکوومەت ئەکا جوابێکی نییە چه اتفاقی بکەوێ خاسەوێ وەڵا جامعەی ئێران بێتە دموکراسی سکولاریزم انتخابات دروست بوێت دەی تۆ وا ڕەهاوی سەرزەمینە دوا ئازادەوێ کوردیەت وا نجات پەیاکە يعني الرهاوي لقيد انحطاط رهاوي لانزباط لكويلبون لانقياد لكنترول نجات بياكي تو تككي ترفي تو تك الناسيوناليزم تركي ترفي تك الناسيوناليزم ايراني ترفي تك الناسيوناليزم عربي ترفي امدو رواية ترفي تك النظام السلطي جهاني ترفي تك الكومونيزم ترفي تك الليبراليزم ترفي تك الديمقراطية ترفي تك مانا ترفي دايتو شون اتواني لقل مانا شركي شون ودما قوبان وكلاشنكوف شركي ومانا شركي يا بمتن انقلابي شركي يا تو تعريفي كي بيناسيكي توكي بالاساس چي قالك تشركي شون قالك تشركي بو امانه دجمن تون
بۆ ئەمانە دوژمنتۆن تۆشی پێناسەی تاریخی لە خۆت بکەی تۆ وەختێ پێناسەی تاریخی دەخۆت کرد ئەو جائێژی ئەمانە زەرفە 400 ساڵە ڕابردوو کە گەرەکیان بوو سەرزەمینە کوردەوار نابوت بکەن یەک دەلیلی بوو چون عنصرە کوردیەت ئەویترە نظام سڵتە بوو نظام سڵتە نظامە ئینقیاد و کۆیلەیەتیە کوردیەت ڕەهایی و ئازادیە و ئەبوایە ئەم کوردیەتە بۆ کوژن بیکوژن تا تۆ ببێت بە خاترە بۆیە تۆ چەسپیاگی تۆ شەرواڵەکە ئێژی ئەمە کوردیەتە دەی دەوڵەتە بریتانیا فاسۆنی و پێ ئەدا خشتەک دابنێ ناو نەفەک دابنێ بۆ شەواڵەکە 3 متر حتا گیانە دەرەچی بۆیە کوردیەتیان بۆ تۆ کردگە بە هەڵپەڕکە وەرگێزل دروستکە و شاڵێ مراخانی بووەسە و هەڵقنە و داقنە حتا بەیانی تا گیانە دەرەچی ئەوە بۆ تۆ ئەکەنە کوردیەت حاڵیتە ئەم ئەقلەوا لە ناو زهنە توە مەحسوڵ خوت نییە تۆ فکرە نەکردگەس و کاورای کاول تۆ حەجێکە نەکردگە تۆ حەج سوعالێکە دروست نەکردگە تۆ حەجێ نییەی تۆ ئەگەر تەکیەیە کەس نەزانیت بۆ دروست نەکەن لە خۆ تۆ دەروێش نییەی حاڵیتە تەکیەت گەرەکە دەفە پێبەن حەی ئەڵڵا کەی وە دەورە سۆبەکە هەڵخەیتەوە داخەیتەوە تۆ ناتوانی لە خۆتۆ ئینقلابیوی لە خۆتۆ دەروێشوی لە خۆتۆ موسڵمان تۆ ناتوانی باوەڕت بە ئەڵڵای ناوە ئاسمانگەکانوێ تۆ حاڵیتە ئەڵڵا کێی وێنی ئەی من سکمەیەشی و ئەی من برسیمە و ئەی من تەلاق گەرەکمە بسێن و ئەی من گەرەکمە ژن بخوازم بڕۆمە لای کێ خوای ئاسمانەکان خۆ دەسم پێی ناگە دوعایش ناتوانم بکەم حوسەڵەیشم نییە تا بەیانی شەو نخۆنی کێشم دێشێ چی بکەم ئەشێ بڕۆم خوایە دروستکەم لەسەرم زەمینە دەسم پێ بگە یا شێخ عەباسە کۆماین مارداگێ پێم و خاسم کەرەوە یا شێ محەممە کەس نەزان ئەمە گەردنێسی شێ محەممەی کەس نەزان تۆ خوای مادیت گەرەکە عەزیزم تۆ خوای ئاسمان ناتوانی پەرەسی تۆ ئەوە نییەی خۆت وە تەنهایی بتوانیت ئەم گشتە ڕەنجە زندگیە تەحەممولکەی بۆیە بۆتی دروست ئەکەن تو ئەم گشتە تاریخ پەرست و تاریخ دۆست و کوردباز و کڵاو بەردار و پەدەر سوختە دەست یەک پرسیار ناتوانێت دروست کات یەک حەزەکا بە ئیبراهیم پاشای بابان ئیبراهیم پاشای بابان کێ دروستی کرد کە کاورەتی هەڵگریاک ئیبراهیم پاشای بابان بۆ لە خۆی تێ سلێمانی دروستەکە حەزەکا بەگرا و شار دروستکە کێ پولی پێداگە شار دروستکە کێ پولی پێداگە شار دروستکات بۆ شار دروستەکە لە حەزی پێکەین و سلێمانیە و چ بکەین و ئیبراهیم پاشای بابانە حکوومەتی میرنشینە و میرنشینەکانە بابانە و میرنشینەکانە ئەردەڵانە و کێن ئەمانە کێن کێ دروستی کردگەن کوام شەواهدە مادیە لە ئیقتیدار و قودرەتە ئەوانە کوا تۆ براکەم حەجێک لە زەهنە خۆتا هەنە خوت نییە ئەوە نییە ئەمڕۆ تۆ نۆکەرە پزیشکی ئەوە نییە تۆ ئەمڕۆ نۆکەرە دەروون ناسی کاورای کاول دەی بچۆ مێژوویە دەروون ناسی لە دەورانە ناپلئۆن بۆناپارت و تا بە ئەمڕۆ بخوێن و تا بزانێ ئەمانە کێ بوون تا بزانێ ئەمانە کی دروستی کردگەن ئەسڵەن دەروون ناس مەوجود نەوگە ئەمانە کەسانێک بوون بۆ پاقشکردن و خاوێنکردن کۆمەڵگا لە عناسر ناهەمگوون دروست کریاون تو لە گرام مەقولەیە دێوانەگی ئەوێنی شیتی ئەوێنی بۆیە من ئەو ڕۆژە شێعرەکەی هۆردەرلینگم بۆت خوێندەوە بۆیە من چاپترە دێوانەی چراغ وە دەسم بۆت خوێندەوە لە نیچە تۆ ناهەمگوونی تەکە نەزمە ئەمانە بە تۆ ئێژن شێت تۆ ئەفەهمی
هۆڕدەڵینیان کرد بە شێت چون تۆ نیەیتەکە ئەم نەزمە نیەیتەکە ئەم نەزمە ئینقیادگەر بەردەکەرە تۆ نیەی ئەمانە لە ناو دیبەیتەکانە ڕاپەڕینە تیکە بە تیکە گۆشە بە گۆشە بەحس کریاگە ئێمە لە فاوستە گۆتەوە دەسمان پێکرد بە کارەگاهیە تاریخی بە مەتۆدە خۆمان بەحسمان کرد ئەمانە چۆن هاتنە سەرزەمینە ئێمە ئەمانە چۆن هاتن بۆ ئێمە کەسایەتیان دروست کرد بۆ ئێمە مەرجەعیان دروست کرد ئەمانە چۆن هاتن بۆ ئێمە ساختاریان دروست کرد براکەم تۆ خوات نییە وەختی فکرەکەی تو فکرێکە لە خۆ نییە تۆ هەڵەخەی تۆ ئەزریکێنیوە چیقێنی بۆ تورکیە و خوات ئەو چیقە ناکەیەوە ئێران کردێزە ناوی زێنە تۆ شەقەی لە سەدام حسێن ئەوەشان لە پیاواتی خوتنە و دەستگای استخباراتە ساواکە شاپێتیە کرد تو ماڵام قسانە نییەی کابرا هەڵەگەڕێت و ئێژێ ئێمە 250,000 نیرویە مسلحمان بووگە لە کاتە شۆڕشە ئەیلولە وە شەوێ مەڵام سەفای بارزانی تێتە دەروێژە ئاش بە تاڵەوە عوسمان هەست دکتۆر مەحموود عوسمان یەک نەفەری تیانیم 250,000 نەفر بچە ئەسلحە بۆ دابنین تۆ کی مەلامچە تۆ کی دەی تۆ بڕنەوە گرتە دەست و خوات گرتە دەست وە پایەی ئەقڵە خوات گرتە دەست نە کرۆ بڕنەوە دریا دەست فقط تۆ یەک عنسر و تیابوون نەتەناسی ئەوش عنسر و کوردیەت بوو نەت ئەناسی بووگە لە 250,000 نیرو 200 نەفەری نەتەرازێ بێژە من تەسلیم ناو من ناڕوو بۆ ئێرە من تفەنگدانانێ مەحموود عوسمانەژێ هەم پوڵمان بوو هەم فیشەکمان بوو هەم ئەسلحەمان بوو تۆ فکرەکەیمانە کارە تۆس تۆ فکرەکەیمانە اختیارات و عەزەمەتە تۆس تۆ فکرەکەی چواردانە ڕشکن وان بە قەندیلۆ بەرخاستە لە جامعەی تۆس چوار فاسۆلیا خۆرە ناو ئوردوگاکانە کۆمەڵە و دموکرات بەرخاستە لە جامعەی تۆس تۆ وای تەحەدێکا تەولیدە ئیجتیماعی خۆت بکەی تۆ هەر کەسێ لە ناوتا قسە ئەکا ئەوە ئەداتە دەرەوە ئەم دەوڵەتانە گەلێکیانە خروجیەکەی ئینقیادە خروجیە قسەیە ئەم ئاغا کۆیلە بوونە ئەفەهمی براکەم یعنی من لەسەر لە نیوەشت دەست پێ بکەم بۆ ئێوە سابت بکەم ئەم گشتە تاریخ جەعلە بۆ دروست کریاگە ئەم گشتە نەقشە دریاگە بە زانکۆ و دانیشگا و بیمارستان و تیمارستان بۆ دریاگە بە میدیا و بە ڕۆژنامە و بە ڕۆشنفکر و بە حیزب و بە پەرچەم و بە ئاوا و بە مێز و ئەمانە بۆ دەردە کێ دروستی کردن ئەمانە ئەمە حاڵ و حکایەتە مردمانێکە کە نابود بووگن مردمانێکە کە گوزارشی لە خۆی ناتوانێ بات ئەوە ئێمە ئەم شەوەم دیبەیتمانە کرد یەک نەفەر لەم کوردەوارە ناوێنی بە عنوانە تاریخنویس بێت تاریخ عوسمانی بواتە ژێر سوال بێت بنەچەقە ئیبراهیم پاشای بابان دەربێری بزانیم ئەمە کێ دروستی کردگە بڕوا بنەچەقە ئەم کەس نەزانیە شێخە دەربێری بزانێ ئەمە کەی لەکوێ بە چ شکڵ بە کامە کەرامەت گەیگە بە سلسلە تەریقەتە قادریە کێس ئەمە کێس وەڵاو مشتە دەروێشوانە دەوریا و حەیتەرانەکەن و هەڵەخەن و زکرەکەن و بەردەخۆن و تێخەخۆن و چەقۆوەشێن و تۆرەیان لە خۆیان سەوات دێکە چی تۆ بڕۆ بنە ئەمە دەربێرە ئەمانە کی ئیدارەیانەکە
چۆن ئەم بابایە شێخە هەم جنایەت ئەکا هەم حیزیەکە هەم دزیەکە هەم ئەنچێ خلافە دین و پێغەمبەر ئیسلامە ئەیکا لە نۆکەری لە جاسووسی لە شۆرب خۆمر لە ژنبازی لە شەکەمبارگی ئەم کاورا ئەیکا چۆن تۆ توانێت تێخبەی لە خۆت و نەمری تۆ کێ ساختەکتی کێ دروستی کردەگە کێ وا لە پشتت چۆن ئێوە بەرامبەر بە ئەم زۆڵمەوا لەم جامعەی ئێمە گشتتان سکوتتان کردەگە پس تۆ ئەوێنەی لەگرا ئینسانە ئازاد و حڕێ مەوجود نییە ئینسانێ مەوجود نییە فکر بکاتەوە فکری بۆ ئەکەن و ئەیکەنە ناوی زەهنی کاورە دەمەکاتۆ ڕووداوتیوی قساکە دەمەکاتۆ تەڕەتەی تورکیە قساکە دەمەکاتۆ جیێلوەی زەیێران قساکە حەجێکی لە خۆی نییە کاورەتی هەڵدریاک یەک ساعەت لە ڕۆژە وەخت بۆ خۆی دانانێ فکر بکاتەوە دەی تۆ بێ لەگەڵ ئەمانە بڕۆ لە سیانزەوە دەر بێ لە ناوی ئەمانە جۆمبەشە ئینقلابی دروست کە ئەمانە توانن جۆمبەشە ئینقلابی بپارێزن کارە ئینقلابی بکەن کاورە دەریافتی هەست لە سەرزەمین بڕۆ لێ پرسە سەرزەمین چییە چاڵە نەوتەکانی و بەڕاستی و پارە و نافامی سەرزەمین چییە کێمەشیە ئەم کارەی بکردە ئەمانەی وا تۆ پێژی پاسەپۆڕ ئەمانەی وا تۆ پێژی شاعیر ئەمانەی وا تۆ پێژیت ڕووناک بیر ئەمانە مەشی ئەم کاریانە بکردە بۆیە سەرزەمینی تۆ ئاوا شەقارە بۆیە ئینسانەکانە مشتی حاڕیاگە تێ هەڵدریاگە کاوە لە نابوودە نەخۆشن تونیشن نەخۆشویت حتا لە جامعەیەکە میزان درۆفرە ئەوێ مردم لە حەقیقەت دەرەچێ قینی تێ لە حەقیقەت حەزی پێ ناکە گشتی لە ناوە درۆ زندگیەکە گشتی وە درۆ بنیانی دروست شخصیەتی دروست ناوی دروست خانەوادەی دروست گەورەی دروست کەرامەتی دروست گشتی دروست ئەم تێ هەڵدریاگە لەذا تۆ ئەوێنی یەکێ بە سوورەتە سیستەماتیک ئاقڵانە ناتوانێ بێت وە مەقالەیە لە نەقدە ڕاپەڕین بنووسیت بەحسی بکات لەسەری بدوێت پس ئێمە مەتنە کوردایەتیە کە دەسمان پێکردووە نووسیمان و ناوی کوردایەتی بوو بە کارەگاهیە تاریخی دەسی پێکرد بە پرسیار دەسی پێکرد ئەرێ ئێمە بوو گەمار و دریاگین ئەرێ ئێمە بۆ وا نابوود ئەکرین ئەرێ ئێمە چەکە ناسیۆنالیزم ئێرانی ناسیۆنالیزم تورکی ناسیۆنالیزم عەرەبی لیبرالیزم کۆمۆنیزم تەمامە ئەمانە هاتکن ئێمە نابودکەن ولی ئێمە ناوێتەوە سوال بۆی وەوە نازانن نابودی چێ نابودی ئەوەسە برای عەزیز تۆ ناتوانێ گزارش بەی کێی تۆ ناو عەلی مەگەر نییە ئادەی قسە بکە بزانم لە ڕوودا و نەکەی نەزەراتە وەکو ڕوودا و نەوێت تۆ ناو مزەفەر مەگە نییە ئادەی قسە بکە بزانم قسەکانە لە کەیتیڤی نەچێت قسە بکە فکر بکەرەوە بزانم تۆ خوەتی ئادەی قسە بکە جورئەتە بوێت بێژی ئیبراهیم پاشای بابان کێس لاو لە ڕاپەڕی فڵانە و لاپەڕی فڵان کاکە گیان ڕۆ شەواهدە مادی بۆ من بێرە دەعای ئیمپراتوریەتێکی عەزیمەکەی چوار شەواهدە مادی بە من نیشان بە تۆ ئەڕۆیتە ئەم ئیستانبوڵە مەزگەوتە و قیت و قەنج کریاگەسۆ لە مەحدودەیەکی بچووکی جوغرافیاییە تەماشاکەی تەمامەمانە کلیسا بووبن بەسەر کلیساوە قوپەی مزگەوتیان سوار کردە بەم پێش زەمینەوە مقدمە کە من بەحسم کرد و مقدمەیەکی چالشی بوو بۆ تەحریکە ئەفکارە ئێوە بەم نەتیجە ئەگەی کە تۆ لە هۆنینەوەی کوردیەتە خۆتا چۆن بەم نەتیجەگەیت کە کوردیەت قەومی ئیتنیکی نییە و قەومیەت و ئیتنیک بۆ تۆ دروست کریا تا قەبارەی تۆ بچووک بکەنەوە کە تەوتەئەیەک گەورە باتڵ بکەن من وتم لە ناو سەرزەمینە ئێمە کەسی حەزی لە شێرلۆک هۆمز نییە کەسی حەزی لە پوارۆ نییە بۆ چون مردمە ئێمە ئینسانهایەکی گەوجکریاگن شێرلۆک هۆمز ئینسانێکە
و پوارۆ ئینسانێکە کە بە ئەدیلە بە تەحلیل بە قاتڵەکە تەماشاکە لەگران نە ئەنگشت نگاری نە DNA ناسی یعنی کارەگاهە پۆلیسە سکاتلەند یارد ناتوانێت جۆرم تەشخیص بە ناتوانێت بێژێ کە مجرم کێس و قاتڵ کێس لەگران نەقشە ئاغایە واتسۆن چییە؟ نەقشە ئاغایە واتسۆن ئەوەسە کە بە شەواهد و بە ئەدلە و بە تەحلیل سابەتی ئەکات کە قاتڵ کێس بە ڕەمزگوشایی و کودگوشایی سابەتی ئەکات کە قاتڵ کێس پوارۆ بە خوێندنەوەی شوێندەسەکان ئەزانێت کە قاتڵ کێس و لە ڕۆژە ئاخرا تەواو مەزنونین و خانەوادە کۆکاتەوە تەحلیلە ماجەرای قەتڵ ئەکا و ئینسانە قاتڵ ئەلەوێ ئەزانێ دەسی ڕووبووگە و کەشفەوێ و ئەیگرن لە جامایە ئێمە کەسێ حەز ناکا بە شەرلۆک هۆمز نافەهمێ لەذا ئەو نافەهمێ کارەگاهیە تاریخی چییە نافەهمێ چۆن بە تەحلیل و تەعقیب شوێندەسەکانت دوژمن پێی ئەوە کە دوژمن کێس وا لە پشتە کامە ماسک و سوورەتەکە بۆیە ڕاپەڕین تەمامە ئەم داستانەی بە وردی لە دیبەیتهایەکی جۆرا و جۆرۆ بۆ ئێوە بەحس کرد ئێوە نەکار ئەکەن نەهان بە شوێنە حەقیقەتە نەموبارەزە ئەکەن نە بۆ خۆتان نە بۆ زندگی خۆتان نە بۆ ئایندەتان ئەهەمیەت قائلن واجە جەریان ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ نایەڵێت کوردیت نابوو دوێت ئەگەر ئێمە چوار بنەماڵەمان حیفز کردوێت لەسەر مەتن ڕاپەڕین وەنەوەی ئایندەی بۆ دروست بکەین کە ئەم چوار بنەماڵە بمێنێتەوە نایەڵینەم کوردیەتە بمرێ ئێوەیش خەریکە حەیتەرانە خۆتان بن خەریکە فەساد و جەهالەت و حوقنە و کەسافەتە خۆتان بن وا تا ئیمڕۆ تیابووگن وا تا ئیمڕۆوانە ناوێەوە تەبلیغیەکەن و خەریکن سوورەتەکە کەسیف و چەپەڵتانە فرۆشتنەوە بە یەکتری وا ئێمە ملیۆن پرسیارمان تەرح کرد یەکێکتان تیانە بوو بە ساختارتان و بە دەوڵەتتان و بە دام و دەستگاتان و بێت یەک سوال جواب باتەوە یەک سوالی دروست کردوێت بۆیە من وەختێ بەحسە شەواهدەما دیێتە سەنەدم دانیا وتم شەواهدە تاریخی ئەمەسە بیوێنە بەمە ئێژن شەواهدە تاریخی تۆ وەختێ وە مەردمێ ئێژی دواکەوتک ببەخشن دەراویشە قادریەیە کەس نەزانی نیەن دواکەوتک تۆی وا فکر ئەەکەی دکتۆرەکەی دەرمانگات شێ محەمەی کەس نەزانە تۆ کاورای دەروێش مەحکوم ئەەکەی کە کڕەنا ناناسی وەرێ تۆ خواد نۆکەرە دانەیە پزیشکی هەڵەخەیتەوە دەورە دانەیە پزیشکە دەمامەک ئەدەی و دەستکەش ئەدەی لە دەست و زدە عفونی کنەندە ئەی لە خوات تۆ نەقشت پزیشک وەشێ محەمەی کەس نەزان نازانی یەکێکە نازانی ئەو دەروێشە ئەوە تۆ دەروێشە ئەمی لە دەروێشیە یەکیکن تازە دەروێشە شێ محەمەی کەس نەزان لە تۆ هەم باشەهامەتترە هەم زرنگترە هەم تۆزێ دلێرترە وەرێ تۆ خەسیایەکی ترسنۆکی سیلیکۆنی درۆزنی تۆ دەروێشە مۆدێڕنە درۆزنی لەذا دواکەوتووی ئەمەسە کە تۆ ئەمڕۆ فکرەکەی لە جەهلە دینە دەرچووی کەوتیتە ناوە جەهلە مۆرەکەبە عیلمگەراییە سودۆساینس وە درۆ بێوەی حەکێ بارە بوێ بێ ئەوەی ئەوەنە عیلم بزانیت
بێ ئەوەی دوو پرسیارە لە ئەم تا دروست کردوێ ئەرێ ئەم کوردستانە کاورای دەمە قۆپان لە پێ باسی ئەەکەی یعنی کوێ سەرزەمین یعنی چی دا یەکێکتان تەلاشێ بکە دوو خەت بۆ من بنووسێ سەرزەمین یعنی چی تەفسیری بکە سەرزەمین لە ناخە ئەوە چه شکلیە بە چی ئێژن سەرزەمین خاکی دڵگیرە چەمەن فەراوان جێگەی نەچیرە پس ئێمە وەکو ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ لە ناوی جامعەیەکە وا قسەت بۆ نامێنێ قسەیە بۆ کردن نییە واقعانێشە شروع بکەیتە جمێدان تەکی کێ ئەگەرەکمانە قسە بکەین تەکی کەسانێکە کە مقاومەتەکەن لە بەرامبەرە داناییە لە بەرامبەرە پرسیارە تەکە کیە مەگەر ڕێگەیەکە مێنێت و بێژگەرە جمێدان لەم میزانە بەلاهەت و کاکە دانیشە باوەڕەکەی کاکە تۆ تازە وە کڕی من تەیە ڕۆژانە ڕابردوو ئاگادار بووم کە نزاعێکی ئەحمەقانە لەسەر بڕێک لە قسەکانە ڕاپەڕین دەستی پێکردە بوو نزاعێکە نە عەقڵی تیا بوو نە پرسیارە عەمیقی تیا بوو نە نەگاهە کوردانەی تیا بوو بێ ئەوەی کە کابرام هیچ خانشێکی بەرامبەرە بە مەتنە ئێمە بوو بێت ئەزا منەم دیبەیتەم کرد لە ئاخرەوە داستانێک تاریف بکەم هەر کەسێک کە گەرەکێتی بێتە ناوە ڕاپەڕین و هەر کەسێک کە گەرەکێتی ئەم مەتنێ بەدەستوێشی خەت بە خەت دێڕ بە دێڕی دیبەیتەکانی بزانێت بۆ خۆی احترام قائل بێت بۆ وەختی خۆی احترام قائل بێت و بۆ مبارزەیەکێکە احترام قائل بێت نەسەر ئێمە بێنشێنیت نەسەر خۆی بێرێتە ئێش تەواوە ئێوەمانانیش یا متصل ئەون بە مەتنە ئینقلابی ڕاپەڕین یا نابود ئەون و ئەم دیبەیتانە ئێمە بۆ تاریخ ئەمێنێتەوە یا ڕێگەی نەجات ئەگرنە بەر یا قیام ئەکەن بۆ ڕزگارکردنە خۆتان یا هەتایە لەم منجەلاب و فەسادە قەرقەون و لە ئەم فەساد و منجەلابە نابود ئەون و لەبێ نەچن و ئەم اتفاقە خەیرە وەختێکە دەسی پێکردەگەم خەیرێ دەمێکە دەسی پێکردەگەم لەذا تەواوە ئەوانەی کە ئیمڕۆ ڕاپەڕینین موەزەفن لە ئەووەڵین کارێکە ئیکەن ئەم دیبەیتانە تەبدیل بکەن بە مەتن نەوشتاری بینووسنەوە کۆیان بکەنەوە بیان نووسنەوە کە بەدەستانوێت ڕۆژگارێکەکات وا حەکێکتان بۆ نامێنێتەوە ئللا ئەم مەتنەی ڕاپەڕین نەوێت کە کۆمەکتان بکە کە بتوانێت دووبارە حیاتان کاتەوە تا هەڵتان سێنێتەوە ئێمە لە دەورانێکی پڕ لە فەسادی پڕ لە درۆی درۆزنانە لەدایک بووین لەگەڵ مردمانێکی پڕ لە درۆی ژیان لە درۆکەری لە ناو دروا گەورە بووگە ڕوبەڕووین بەکارکردن ناوە مردمە خەیرە سەختە ئەوەی
لەگەڵ ڕاپەڕین بوویت و لەگەڵ ڕاپەڕین کار بکات گەورەترین دڵاوەرترین مقدەسترین ئینسانە کوردیە کە تا بە ئیمڕۆ ئەم جامعە دروستی کردگە و هەر ئێوەن کە ئەتوانن لەم سەرزەمینە بۆ جارێکی تر مەشغەڵە کوردیت بگرنە دەسەوە هەر ئێوەن لەناوە ئەم دنیای حاڕیاگە تەوەسوتە نظامە سڵتە ئەتوانن مەشعلە کوردیەت و ئینسانیەت بەرزکەنەوە و ئیدامێ بدەن من سعیەکەم لا دیبەیتەکانە داهاتووە وردە وردە بێمەوە سەرە ئەم گزارشە کۆتایی وا ئەمڕۆ بڕێکی بە نەهی بەوە کریا بدەم و بەحس بکەم کە ئێمە چیمان کرد و چۆن ئەم کوردیەتمانە دەراورد لایەوە خۆش